لای نەمامی ژیانم من وێنەی باخانم سڵاو بەخێر بن بۆ ڤیددیوەکی تازە لەم ڤیددیوە باسی پەشیمانی دەکەین و پێشەوەی دەست پێ بکەین چا قاوە شتێکی گەرم بێنن بیخۆین و یەڵە با دەست پێ بکەین. ڕاست گۆ بە لەگەڵم بە بەردەوامی هەست بەوە دەکەیت کە هەر شتێک دەکەیت لە دوایدا پەشیمان دەبیتەوە. لێت تێدەگەم زۆر چاکش تێدەگەم کەواتە ئەم ڤیددیۆ یارمەتی دەدات تێبگەیت کە بۆچی پەشیمانی ڕوودەدات و چۆن ڕزگارت بێت. خۆی لە ڕاستیدا پەشیمانی هەستێکی سروشتیە و ئاساییە، بەڵام بە زیانە ئەگەر بەردەوام بێت. هۆکارەکانیشی دەگەڕێتەوە بۆ ترسان لە شکست یان هەڵەکردن، کامڵگەرایی واتە بتەوێت هەموو شتێک ڕاست بێت، هەموو شتێک پرفێکت بێت، هەموو شتێک کامڵ بێت. وەخۆ بەراوردکردن بۆ پێوەری زۆر بەرز. خۆی پەشیمانی بەڕاستی مانای چییە؟ پەشیمانی ئەو نیشانەیەیە کە تۆ گرنگی قوڵ دەدەیت بە ژیان و بڕیارەکانت. بەڵام کە پەشیمانی دەستت بەسەردا دەگرێت، تۆ ئەدزێ لە ئاشتی و لە بەرەو پێشچوون دەدۆستێنێت. باشە من چۆن پەیوەندی خۆم بگۆڕم لەگەڵ پەشیمانی؟ سەرەتا دەبێت بینینی خۆت بۆ پەشیمانی بگۆڕی. واتە پەشیمانی وەک مامۆستایەک ببینیت نەوەک وەک سجنێک. و دەبێت بزانیت هەڵەکان پێناسەی تۆ ناکەن بەڵکو ڕێگات نیشان دەدەن. و هیچ بڕیارێک پرفێکت و تەواو نییە، تەنها ئەو بڕیارانەی کە لەوەی فێر دەبی. ئێستا ڕاهێنانەکەت فێر دەکەم ڕاست چادەبی. ڕاهێنانی بەزەی بەخۆ داهاتنەوە یاخۆت سلف کمپاشن، واتە وەکو هاوڕەیەک لەگەڵ خۆت ڕەفتار بکە، واتە بە خۆت بڵێ منیش مرۆڤم، ئەگەر هەڵە نەکەم ئەی چۆن فێر ببم. ئەیوانە ڕێگایەکی دیکە هەیە جۆرناڵینگی پێ ئەوترێ، واتە نووسینەوەی هەر پەشیمانیەک کەوا تۆ هەستت پێی کردووە و لێوەی فێر ببیت، واتە نووسینەوەی ئەو وانانە کە لە پەشیمانەوە فێری بوویتە. ڕێگایەکی دیکە ئەوەیە جەخت بکەیتەوە سەر ئەو شتانەی کە دەتوانی دەستی بەسەردا بگریت، نەک ئەو شتانەی کە ناتوانیت. و لە کاتی پەشیمانی دڵڕاوکەیەکی زۆر تووشی مرۆڤ دەبێت، بۆیە پێویستە هەناسەیەکی قوڵ هەڵبمژیت و بیدەیتەوە، چونکە سیستەمی دڵڕاوکەیە ڕێک دەخات و باشتر دەبیت. پێویستە بزانیت تەنانەت سەرکەوتووترین کەسەکانی جیهانیش پەشیمانن لە زۆر شت، بەڵام ناهێڵن پەشیمانی ڕایان بوەستێنێت. کەواتە تۆ بە تەنیانیت و دەتوانیت گەشە بکەیت، هەموو ڕۆژێک دەرفەتێکی تازەیە بۆ دووبارە هەوڵدان. کەواتە بیڵێوە لەگەڵم با لە بیرمان بمینێتەوە، پەشیمانی ئاساییە بەڵام نابێت دەستت بەسەردا بگرێت. ئێستا بیر لە شتێک بکەوە کە پەشیمانی تێیدا و هەر ئێستا بیر لەو وانەیە بکەوە کە دەبێت لی فێر ببیت. و لە بیرت نەچێت ئەزمونێکی خۆت بنووسە لە کۆمنت و بزانە ڕابردوویت و پێناسەی داهاتووی تۆ ناکات بەڵکو تۆ دەیکەیت. بەم شێوەیە شاتینە کۆتایی ڤیددیۆکە و هیوادارم بە دڵتان ببێت و تا ڤیددیۆکی دیکە خواتان لەگەڵ. خەوە دەردە لە گیانم، خەوە دەردە لە گیانم.